ليش يانزەوە دەرگای ناونووسین لە کتێبخانەی گشتی سلێمانی کراوەتەوە بۆ ئەو کەسانی کە دەیانوێت بە پێ ئەو مەرجانی کە دیاری کراوە بێن ناوی خۆیان بنووسن و کتێبێک بخوازن لە کتێبخانە و بیخوێننەوە و دوا ڕۆژ بۆ هێنانەوە کتێبەکان 15 و ڕۆژی 22 ڕۆژی گفتوگۆی بەشداربووانە کە لەلایانی ژنێکی هەڵسەنگاندن لە کتێبخانەوە هەڵسەنگاندن بۆ ئەو کەسانە ئەکرێکات تا چ ڕادێک لە کتێبەکە گەشتەوە باشترین خوێندنەوە بۆ ئەو کتێبەی کە خوێندوێتەوە بزانین دەکەسی یەکەم کە باشنی خوێندنەوەیان هەیە خەڵات دەکردن کە بڕی خەڵاتەکەش لە 100,000 دینار کەمتر نییە و کۆی بەشداربووانی ناو پرۆژەکەش خەڵاتی بڕوانامەی ڕێزلەنیان پێ بەخشێت مەبەست لەم پرۆژەیە هاندانی گەنجان و لاوەکانمانە خوێندکارەکانمانە بۆی لە دەرەوەی خوێندنەکانی خۆیان سەرقاڵی خوێندنەوە بن ڕۆژی هاتنەوەش کە دێنەوە بۆ گفتوگۆ لەژێر ڕێنمایە تەندروستەکاندا ئێمە ئەو گفتوگۆی ئەنجامەدەین ئەو مناقەشەی ئەنجامەدەین هەڵسەنگاندە ئەنجامەدەین و ڕۆژی 25 مانگیش کە ڕۆژی مەراسیمی کۆتایی پێشبڕکێکی بە هەمان شێوە لەژێر ڕێنمایە تەندروستەکان ئەو کارە ئەنجامەدەین خوار 16 شەوە کەسێک ئارزوی ئەوەیە بێ بتوانن بەشداری ئەم پێشبڕکێک ئەتوانن لە بەشی کوردی کتێبخانە ناوی خۆی بنووسێت